بەڵام پێوەری دانانی پۆستەکان خەلەلی گەورەی دێ و ئەمە عیبەیە تو ئەسڵەن مەرتەبەی سەرۆکەتایەوە خۆی دیاردەی گەندەڵی بەڕاستی لە هەموو کۆمەلگاکان بوونی هەیە لە کۆمەلگایەکەوە بۆ کۆمەلگایەکی دیکە ممکنە جیاوازی هەبێت لەو ڕێژەیە تاوان لە کۆمەلگای ئێمەش ئەوە شتێکی ڕاستیە کە نکۆڵی ناکرێت لە بوونی گەندەڵی لە کۆمەلگا بەڵام واقعەکە ئەوەیە گۆڕینی ئەو دۆخەوە نەهێشتنی گەندەڵی ئەوش پێویستی بە کاتەیە و پێویستی بە موەسساتی بەقوتەیە پێویستی بە یاسای باشێ لە هەرێمی کوردستان ئێمە کۆمەڵی دامەزراوە و یاسامان هەیە کە تایبەتمەندن بە بوارە ئامانجی پرۆژەکە ئێمەش توێژینەوەیەکە لەسەر ئەو یاسا و دامەزراوانەیە کە هەن لە هەرێمی کوردستان و تایبەتمەندن بە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی سەردێکی ئەو ڕێکخراوانە ئەو دام و دەستگایانە ئەکرێ و هەروەها گرفتەکانیان ئاستەنگەکانیان و ئەو تەحەدیاتانەی کە هەیە لە بەردەمیان باسەکرێ لە یاساکانیش ئەو ئاستەنگ و کەم و کوڕیانەی کە لە ناو یاساکاندا هەیە ئەوە شەخرێتە ڕوو ئێمە هیوادارین ئەم توێژینەوەیە بەرچاوڕوونیەک دروست بکە بۆ دام و دەستگا و لایەنە پەیوەندیدارەکان و هەروەها توێژینەوە کەشمان بە شێوەی چاپکرا و ئەخرێتە ڕوو بۆ ڕای گشتی لە هەرێمی کوردستان و لە مانگیدا بڵاوەکرێتەوە لە ڕووی سیاسی و ئیرادەی سیاسەتمەداران و حکوومەتمەداری هەرێمی کوردستان لەگەڵەوە نییە چاکسازی بکرێت بە شێوەیەکی قوڵ ئەوەی ئەنجامەکەی بەرچاو بێ و بەردەست بێ و خەڵک ببینێ باوەڕم وایەن ڕواڵەتی شتەکان وەرەگرن کۆمەڵی نمایش وەرگیراوە کە ئایا ئەو هەنگاوانەی چاکسازی لە شارەکانیش کراون دو هەمینانەوەی لە سلێمانیە واتایەوە نییە چاکسازی کراوە لە کەرتێ لە بوارەکان بەڵکو وەرگرتنەوەی جۆرێک گەندەڵیە جۆرێک دەسەڵات و تەسەڕوفە بۆ کەسێکی دیکەوە بە مەرکەزیکردنی گەندەڵیە نەک مکافەحەکردنی ئەوەی کە لەم ڕێوە کرێت چاکسازی تیا بکرێت دو سێشتە یەکەمیانە بێ هەیکەلە و تەواوی پەیکەری حکوومەت دەستکاری بکرێ هەتا بەم شێوە فراوان و گەورەیە بێ ڕێخۆشکەرێکی گەورەیە بۆ گەندەڵی دووهەمیانەوەی کە پێڵێن دەستەی نەزاها خۆی ئەگەر داواکاری گشتی بەهێز و ئەکتیڤێ پێویستمان بەم دامەزراوانە نییە منێکێک لە سەرۆکی ئەو دەستگانە لە سەرەی بینینی سەرۆکی حکوومەتدا بۆ و توێتی خۆی وادارم ببینن ئەوە بێ سەرۆکی پلەی وەزیر بێ دەسەڵاتەکانی وابێ سەرۆکی دەستگای نەزاها ڕێز و حرمەتمان بۆ هەر کەسێکە ئەبێ پلەکەی وەکو دەسەڵاتێک وابێ موازی بێ لەگەڵ هاوشان بێ لەگەڵ ئەوەی کە پێڵەن سەرۆکی حکوومەت وایەکێکیش بێ لە عایلەی خۆیان ئەمە ڕاستیەکەیەتی بەم شێوە بەهێزە بێتوانێت ئەکتیڤ بێ و ڕۆڵی خۆی ببینێ ژینا بەم شێوەیە بێمە هیچ ئایندێکی ڕۆشنمان نییە لە هەرێمی کوردستانە ناتوانین بڵین گەندەڵی نیە گەندەڵی هەیە بەڵام ئەوەی کە کێشەیە ئیرادەی حەقیقی من نابینم بۆ بەگژاچوونەوەی گەندەڵی ئەو موسساتانی کە تایبەتن بە بەگژاچوونەوەی گەندەڵی کۆمەڵێک موسسەی دیارن بەڵام بەداخەوە ئەو موسساتانە پەرەوێز خراون لەوانە موسسەی داواکاری گشتی دەستەی نەزاها چاودێری دارایی ئەمانە بەڕاستی ئەبێت تەفعیل بکرێن لە هەمووشی خراپتر بەڕاستی مەسەلەن لایەنی دەسەڵاتی تەشریعی کە پەرلەمان مەفروض یەکێک لە مەهامەکانی ئەوەیە کاتێک مراقبەی ئیشوکارەکانی حکوومەت بکات لە هەر کاتێک لە هەر وزارەتێکی دیاریکراوە بینرا بە بەڵگە گەندەڵی هەیە مەفروض ئەو وەزیرەبانکە لە ڕووی ئیداری و موسائلیکە تەنانەت بگاتە حەدی ئەوەی کە ساحبی سقەی لێ بکات کە متمانەی لێ وەرگێتەوە بەڵام بەداخەوە نە پەرلەمان لە ماوەی ڕابردووە توانێتی ئەو ئەرکە ببینێ لەبەر ئەو مۆزوع حیزبایەتی و لەبەرەوەی بابەتی زۆرینە و کەمینینەوەی پەرلەمان چکە بتەوێت نەتەوێت هەر وەزیرێک لە وەزیرانەی لە حکوومەتی هەرێم سەر بەلایەنێکی سیاسین و هەندێک جار ئەو وەزیرە کە سەر بەلایەنێکی سیاسی زۆرینەی پەرلەمان پێکێنێ بۆیە ئەو زۆرینەی خۆی بە خۆی ڕێگرێ لەوەی کە بتوانی مسائلەی وەزیرە بکەی چاپۆشی لەکەن لەبەرەوەی سەر بە حزبێکی دیاری کراوە و لەناو پەرلەمانیشە بەداخەوە بە مطلقی ناڵێن بەڵام کەسێتی سەر بەخۆ لەناو پەرلەمانە زۆر کەمبەدی ئەکرێ مەفروض وایە پەرلەمان کە نوێنەری گەلە هەر پەرلەمانتارێک کە ئەگەر بە مافی خۆی ببێ بە پەرلەمانتار مەفروضە بە ئەرکی خۆی هەستێ هەر لە شوێنەکە بینی ئەرکی پەرلەمانتاری خۆی ببینێ کە نوێنەری گەلە بەڵام بەداخەوە ئەوەش نابینین و تەنانەت لە کەفاءەتی پەرلەمانتارانیش هەندێکیان بەڕاستی لەوانەیە لە ئەرکی پەرلەمانتاری تێنەگەشتوێتن ئەسڵەن بۆیە بەداخەوە ئێستا وای لێ هاتووە هەندێک جار خەڵک وای ئەبینێ پەرلەمانتار تەنها شوێنێکە بۆ وەرگرتنی معاشێکی باش و دوای 4 ساڵ تەقاعود دەکرێ و کۆمەڵێکی تازەیەتە ئاراوە لە مستەوای دەستگاکانیشە بەداخەوە دەستگای داواکاری گشتیەکێکە لەو دەستگانەی کە لە هەموو وڵاتانی دنیا کاریگەرترین دەسەڵاتە بۆ بەگژاچوونەوەی گەندەڵی بەڵام ئەگەر وەکو هاوڵاتێک جەنابە لە من پرسی بۆشی داواکاری گشتی سلێمانیان هەولێریان هەرێمی کوردستان بە گشتی وانە ئەگەرێتەوە بۆ یاساکەی ئەو یاسایی کە ئێمە ئیشی لەسەرەکەین یاسای ساڵی 1979 چەندین جار هەوڵمان داوت دەیان پرۆژە لە پەرلەمان کەوتووە بەڵام لەبەرەوەی لایەنێکی معنی
ئیرادێکی سیاسی حەقیقی نیە بۆی ئەم دەستگای پێشخرێ بۆیە داواکاری گشتی مستەواکەی ئەتوانم بڵێم لەو مستەوای ئەبینی کە یاساکە ڕێگەی پێداوە بەڵام کەی ئەمە توانیمان ئەو یاسایە پەسەند کرا یاسایەکی بەقوت بوو بەهێز بوو کە ئەرکێکی زۆری خستە ئەسوی داواکاری گشتی ئەو کاتە ئەکرێ داواکاری گشتیش اتهامکەی بۆی کەم زەعیفە کە بە ئەرکی خۆی هەڵناسێ بەڵام ئێستا ئەتوانە بڵم داواکاری گشتی بە ئەرکی خۆی بە زیادیش وەستەوە بەڵام ئەو سیستەمێک ئێمە ئیشی پێەکەین بە پێ ئەو یاسایی کە باسم کرد سیستەمێکی لاوازە طبعا دامەزراوەی دەستی دەسپاکی وەک هەر دامەزراوەیەکی تر وەکو دامەزراوەکانی حکومەت پەرلەمان داواکاری گشتی دیوانی چاودێری دارایی هەموو بە هاوبەش بەرپرسن لە بابەتی بەرەنگاربوونەوەی گەندەڵی و بەڕێستانە زانن دامەزراوەی دەستی دەسپاکی زۆر کۆن نییە مێژوویەکی کۆنی نییە تازە دامەزراوە طبعا کەم و کورتی و تەحەدیات و ئاستەنگ لەبەردەم کارەکانیان هەیە بەڵام لەگەڵ ئەوەشە من باسی فەرمانگەی لێکۆڵینەوەی دەسپاکی سلێمانی ئەەکەم نەگەشتۆتە ئاستێک کە بکەینە بەرپرسیارەتی لەو بابەتانی کێتە بەردەممان کارمان لەسەر کردووە سەرڕای ئەو کەم و کوڕیانی لە بەردەممانە و ئاستەنگانی کە لە بەردەممانە بەڵام بابەتی گەڕانەوەی متمانە بەڕاستی ئەم دامەزراوانە هەموو ڕۆڵی ئەو بابەتە ئەبینن کە متمانە بە یەکتری بن و میدیاکان ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی ئەتوانن ڕۆڵی باش ببینن لەم بابەتە کە متمانی خەڵق بەسەر سەرجەم دامەزراوەکان بگەڕێنەوە و ئەم دامەزراوانە کارا بکرێن دەعم بکرێن بۆی ئەمانیش بتوان ڕۆڵی خۆیان بگێڕن قسەکردن لەسەر دام و دەستگای هەرێمی نیشتیمانی بتوانێت لە زاخۆ بۆ خانەقین بڕیاری بەدەست بێ ئەمە بەڕاستی قسێکی پێم وایە پوچەڵە چونکە بۆ یەک هەرێم یەک دام و دەستگامان نییە دووەم لە هەردوو زۆنەکە دەسەڵات لەم دەستگایانە نییە ئێستا لە سلێمانی دەسەڵات کوا لە لای پارێزگارە کوا لای ئەنجومەنی پارێزگایە کوا لای قەزایە بەڕاستی دەسەڵات لای سەرۆکی حیزبە لە هەولێرش بە هەمان شێوە نە لای حکومەتە نە لای سەرۆکی هەرێمە نە لای پەرلەمانە یعنی باشترین نمونە بۆ ئەوەی بۆتان ئیسپات کەم کە لە هەولێرش وایە کاتی خۆی تا بەڕێز مەسعود بەرزانی سەرۆکی هەرێم بوو سەرۆکی هەرێم بە قووەت بوو چکە ڕئیسی حیزب ئێستا ئەو ڕئیسی بڵێن هەرێم نەماوە ڕئیسی هەرێم پیاوی دووەمە هیچ نییە سەرۆکایەتی هەرێم يعني وده صلاتين نما هو بده صلاتي شكلي بواقعي كرديانا ببرلماني لبرلماني بحساب سروتي رميتي بدزني بويا من بيم وايا ام بابتي كبلين قضاء بوايا اما تفاصيلا اما خو جناح بار كردني يكترا اما شتيكا اما لدروي اما جيرو دي شتيكي ترين كلا دروي خو معنا بويا تاوكو ده صلاه نجر دريتو بو ناو قضاء بو ناو برلمان بو ناو حكومه اما جناح بلين بوا طبعا من وەکو نوێنەرێ و دەستگایانە نیم کە بتوانم بەناوی ئەوانەوە قسە بکەم بەس بەگوێرە ئەو یاسایانە و ئەو ئیتارە قانونی کە هەیە لە هەرێمی کوردستان هەرێک لەو دەسەڵاتانە کۆمەڵێ ئەرک و واجباتی خۆی هەیە کە پێ هەڵەسێ بۆ بابەتە چ دەسەڵاتی دادوەری چ دەسەڵاتی جێبەجێکردن و خۆیان نەبێت زیاتر لەسەر ئەو بابەتە قسە بکەن کە ئایا تا چەند توانیویانە لەو بارەیەوە سەرکەوتوو بن و یەک لە ئامانجەکانی ئەو دانیشتنە شەر ئەوەیە و نوێنەری زۆر لەو دام و دەستگایانە لێرە ئامادەن و قسەی خۆیان نەکەن و ڕاو بۆ چوونەکانی خۆیان نەخەنە ڕوو بە ئازادی و ئێمەش لەو توێژینەوەی کە لەبەردەستمانە سوودی لێوەرەگرین. طبعا وەکو ئیتاری یاسایی وەکو پێم وتی ئێمە کۆمەڵێ دام و دەستگامان هەیە وەکو دەستەی نەزاها وەکو داواکاری گشتی وەکو دادگاکان دیوانی چاودێری دارایی و ئەوانە هەرێکەی بە پێ یاسا ئەرک و واجباتیان دیاری کراوە کە چی ئەکەن و یاساکانیش طبعا کۆمەڵێک یاسا هەیە لە هەرێمی کوردستان لە ڕووی ئیتاری قانونیەوە ناکرێ بڵێن ئێمە بۆ شای قانونیمان هەیە بەس لەوانەیە ئاستەنگ هەبێت لە ناو یاساکان یاخود کەم و کوڕی هەبێ کە لە قۆناغی پراکتیزەکردنی یاساکان اینجا بە دەرەکەوێ و ئەو کاتە ئەکرێ مەسەلەن کار بکرێت لەسەر هەموارکردنەوەی ئەو یاسایەنە بۆ ئەوەی تۆ بتوانی یاسایەکی مۆدرن و باشتە بێ کە بتوانێت تەختیەی هەموو ئەو لایەنانە بکات کە پەیوەندی هەیە بە نێشتنی گەندەڵی باوەڕم وایە دەستەی نەزاها لە ڕووی مەرجەع و سەر بە پەرلەمانە پێویستاوانە بۆ خۆیان وەکو دەسەڵات مامەڵە بکەن و کەسی یەکەمی دامەزراوەکە کەسێکی بەهێز بێ هیوادارم ئەمانە وەکو دەسەڵاتێک هەمواری یاساکەیان بکرێ و بۆی بتوانن لانی کەمی گەندەڵی ئەوە بکەن بەڵام عێراق لەسەر ڕێی ئەو وڵاتانی لە پێشینەی وڵاتانێکە لە گەندەڵیە نقم بووە قابل لە هەرێمی کوردستان سەلامت بێ بەدڵنیایوانی هەردووکی من باوەڕم وایە دامەزراوەکە خۆی کەسی بەهێزی کەم تێچووە
یاساکانی جوای کردەوە بە شێوەیەکی وار ڕێخۆشکەر بێ بۆ دەستکاریکردن لە هەندێک سێکتەری وەکو نەوت و وەکو زەوی و وەکو هەندێک سێکتەر کە زۆر گەندەڵی گەورەیە. هەر خودی دامەزراوەکە پلەی سەرۆکی ئەنجومەنی دادوەری لە پلەی وەزیرایە واتە سوڵتەیەک نیە لە سوڵتات لەمەوای کردووە کە ئابۆ شێوە ببینێتەوە دەستکاریکردن و تێوەردانێکی قوڵ هەیە لە هەردوو ناوچەی زۆنەکانی ئەو دوو دەسەڵاتە هەیە. من لە هەندێک ڕێنمایەکیان گرتوەوە ینا لە ئەرجی واقعانە خێر حکوومەت هەر جیاوازە و چۆنیان بێوێ سەرۆکی ئیسئینافەکان ئەوان دایانێن بۆ خۆیان ڕازین و ئەم دەسەڵاتێکی تەواو داخراو بۆ لە ناوخۆیان بەرامبەر بە میدیا بەرامبەر بە کۆمەلگای مەدەنی ژوای کردووە هیچ نەچێتە دەرەوە کەس نازانێت چۆن سەر بەخۆی بۆ کارەکە ئیرادەیەکی نیە ئیرادەکە چۆنە ئیرادەکە لەناو پەرلەمانەوە دروستە بێ پەرلەمانیش پێکاتوو لە ئەندامانی پەرلەمان حتمما لە نەتیجەکاتەوە هەمان نەتیجە ئەندامانی پەرلەمانیش کاتێک ڕێیەدەن لەسەر یاسایەک بۆ پێشخستنی داواکاری گشتی کە پێشتر ئیعازی حزبی وەرگرابێک کە دەنگی پێبن بەڵام ئەو ئیعازە نادرێت لە ماوەی ڕابردووە لە دایان ساڵی ڕابردووە من خۆم لە دایان پرۆژە ئامادەبووم ئەخیر پرۆژی کە خۆم سەرۆکی لیژنەی داڕشتنی پرۆژی داواکاری گشتی بووم بەڵام لە پەرلەمانە دیسانەوە موافقەتی بۆ وەرنەگیرا و ڕەفز کرا لە کاتێکە ئەگەر بڵێن پرۆژەکەش قورسە و وردەکاری تێ ئەکرێ بە یەک دیار ئەو یاسایی کە لە ساڵی 2007 لە عێراق پەسەند کرا بە یەک دیاری پەرلەمان بڵێن بڕیارماندا بە ئینفاسکردنی یاسای داواکاری گشتی ساڵی 2007 لە بەغا ئەشکرێت لە ڕووی یاسایی و دەستوریشەوە هیچ مانعێکی قانونیە بەڵام ئەمە بۆ ناکرێت دیسان ئەوگەڕێنە سەر ئەوەی کە ئامانجێک ئیرادێکی سیاسی نیە بۆ ئەم یاسای پێشخرێ بۆی پێشکەوتنی یاسای داواکاری گشتی ئەبێتە یاسایەک ئەبێتە دەستگایەکە بەجددی برەنگاربوونەوەی گەندەڵی بکە کە ئەمەش بۆ خۆی لەوانەیە هەڵدانەوەی کۆمەڵێک مەلەفات بێ و کۆمەڵێک خەڵکی مستەوای باڵای پێوە بێت ناکرێت. وڵی خۆی بە یاساکە ڕۆڵی زۆر گرنگ دراوە و دەسەڵات و ئەرکی دەستەی دەستپاکی بەهێز کراوە بەپێ ئەو ئەرکە و بەپێ ئەو زۆری ئەو دۆسیانی کە جوڵێ کەم و کوڕێکی زۆر یعنی گۆڕانکاریەکی وا ڕووی ناوە بڵێ دەعمی ئەم دەستەیە کرابێ هەم لە ڕووی پێداویستی مادی و مرۆیی و پێداویستی دابینکردنی هۆکارەکانی گواستنە لەبەر اختصاصی مەکانی ئەم فەرمانگەیە بەرفراوانە وەروەها دابینکردنی محقق لەبەرەوەی لێکۆڵەری دەستپاکی ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە لە یەکلاکردنەوەی بابەتەکان و هەروەها دادوەری تایبەتمەند بە بابەتەکانی گەندەڵی لە سلێمانی خۆی ئەوە تقریبا 2 مانگێک کە دادوەرێکی تایبەتمەند ئەوە لە 8 ساڵە دەستەی دەستپاکی دامەزراوە لەبەرەوەی ئەوانیش طبعا ئەنجومەی دادوەریش عزری خۆی هەیە و دادوەری کەمە و هەر ئەوەنە ئەتوانێت و داواکاری گشتی متەفەرخ لەگەڵ دەستەی دەستپاکییا دابین نەکراوە ئێمە لێکۆڵەرمان تەنها 6 لێکۆڵەرمان هەیە بۆ سەدان دۆسێ ئەگەر بێتە سەر و ئاسەلوانی پێویستمان بە 50 محققی شارەزا و لێهاتوو هەبێت ئێستاش هەر زاڵ بووین بەسەر کێشەکانە ئێستاش نەمان هێڵاوە بکەوینە ژێر هیچ بەرپرسیارەتێکەوە ئەوەی کە لەبەردەستێمە بە جوهدی زیاد دی خۆمان کەشوینەتە دەو دەرئەنجامەی کە مەسئولیەتەکە لە ژێر دەسەڵاتی خۆمانە بێ نەکەوینە ژێر بەرپرسیارەتیەوە تا ئاستی کە ئیحالەی دادگای تایبەتمەند دەبێ و ئیتر لەوێشەوە هەر نوێنەری دەستپاکی متابعەکە دادگای طبعا تاوانەکان هەیە و کەتن هەیە حالی ئەو دادگایانە کرد بەڵام ئەو دادگایانش سەر ڕێی ئەم دۆسیانە دۆسی دادگاکانی تریشە بینن.